کەوتن لە بواری خانوبەرەدا بێگومان هەر ئەوە نییە کە بیناکان یاخود با بڵێن لە ڕووی تەلارسازیەوە بەرەو پێش بچێ جوان بکرێ بە شێوەیەکی مۆدەرنی لەبێ نا جگەلەوە چەندین لایانی دیکەی هەیە کە ئەمە نابێت هاوڵاتیان لی بێبەش بن یاخود دەبێ هاوڵاتیان سەرجەمیان هۆشیاریان هەبێ لەسەرەوەی کە تا چەند پابند بن بەو ڕێنمایانەی کە ئەدرێت پێیان یاخود لە ڕێگەی میدیاکانەوە بێیان لە ڕێگەی وە بەرهێنەرانەوە بێیان لە ڕێگەی ئەو کەسانەوە بێ کە نێوەندگیریەکەن. جا ئەمە لایەنێکە گرێتەوە هەڵبەت لایانی دڵنیایی یەگرێتەوە توی هاوڵاتی مافی خۆتە کە بزانیت ئەو یەکەنیشتە جێبوونەوەی کە هەتە تا چەند دڵنیای لی دڵنیای لە شێوازی دروستکردنی لە ڕووی سەلامەتیەوە لە ڕووی بوومەلەرزە حتا دوایی ئەمانە ئێستا چەند کۆمپانیایە کارەکەن لە هەرێمی کوردستاندا توانراوە لەو ڕۆژەوە بەرەو پێشچوونی زیاتر بینرێت بۆیە بەشێک لە لایەنەکان و کۆمپانیەکانی دڵنیایی بەتایبەت کارەکەن بۆی هاوڵاتیان هۆشیار بن لە باڵەخانەکان لەو یەکەنیشتە جێبوونانەی کە هەیەە لەو پێداویستیانەی کە هەیەە لە ناو یەکەنیشتە جێبوونەکانە کە هەیەان بێت. بۆم بابەتەش ئێمە میوانداری بەڕێز شیروان مزوریمان کردووە کە ئەندازیاری ئەندازیارە بەڕێزتان ئەندازیار و تەلارسازن نێوەندگیری خانوبەر. کاک شیروان بەخێر هاتی خۆشحاڵ بووم. جا مادەم خۆت وتت نێوەندگیری خانوبەرە ئێوەی بەڕێز لە نێوەن کۆمپانیەکان و منی هاوڵاتی یاخود هاوڵاتیکی دیکایە ئەوە ئێوەن کە دواتر بەرپرسە بن لەوەی کە چی یەکێکی نیشتە جێبوونتان بە هاوڵاتیەک ناساندووە کەم هاوڵاتیە بڕێک پارەی کۆ کردوتەوە بۆی لە پێناوی ببێتە خاوەن یەکێکی خۆی ئێوە لەسەر چ پێوەرێک و لەسەر چ بنەمایەک ئەم یەکانە بە هاوڵاتیە ناسێنن و ڕێنمایی ئێوەش چیە بۆ ئەوان کە خەڵک تەلەفۆنم لە بۆ دەکا یەک دڵم خۆش دەبێ دوو ترسم هەیە زۆر باشە ترسم هەیە چی ترسم هەیە لە بەرپرسیارەتەکە کە تو تەلەفۆن لە بۆ دەکەیت تۆ چەند ساڵێکە پارەت خەزن کردو دەتوێت مڵکێک بکڕی مەسئولێتێکی زۆر گەورە لەسەر من کوێ بۆ تو دەدۆزمەوە بۆچی ئەم شوێنە بۆ تو دەدۆزمەوە سەبەبەکان چین ئەم مەسئولێتە لەگەڵ من دەمێتن تا چەند ساڵێک بۆیە هەڵبژاردننی مڵک زەحمەتترین کاری منە هەر بۆ ئەمە بەستە چەند مڵکێکی زۆر کەمم هەڵبژاردووە دیار کردووە لە هەولێر کە من بە دڵنیاییەوە دەتوانم گەرنتی ئەو مڵکانە بە کڕیارەکان بدەم دروستە یانی من ئیشم نەکردووە لەگەڵ هەموو پرۆژێکتەکانە چکە بەخۆ دەزانین پێش چەند ساڵێک کە چەندەها کێشە دروستمە لە زۆر مەشروع هەبوو تەواو نەبوون بۆیە ئێستا هەوڵ دەدەم کە زیاتر بڕیارە ڕاستەکە بۆ خەڵک بدەم کە گرنتێکی 100% دەبێتن یەک ئەو مەشروعە تەواو دەبێتن کواڵەتیەکەی باشە درۆفێڵیان لێ ناکرێتن ئەو شتەیە کە باسییان بۆ کردووە. بەڵێ باشە ئێستا هاوڵاتیان ینی کام لایەنیان بەلاوە گرنگە بەلایەوە گرنگە زوو تەواو بێت یان دڵنیا بێ لە کوالیتی ئەم یەکەی کە هەیەی یان لە نرخەکەی کامیان ئەوەنەی ئێوە لەگەڵ من دیسان کە تەلەفۆنم بۆ دەکەم جۆر پێی دەڵێم باشە تۆ دەتەوێت لە ناوی نیشتەجێبی یان تو دەتەوێت بزنسی پێوە بکەیت لەسەر ئەم جوابە من اختیارەکان بۆ دەکەم پێشتر چوون بۆ ساڵی 2012 و 2011 و 2013 ئەوانە کە بیدایەت هەولێر ئاوادانی تدا دەبوو خەڵک زۆر مولکی دەکردەوە پاش 2 مانگ دەیفرۆشتەوە قازانجێکی زۆر دەکرد چکە تەڵەبیات لەسەری هەبوو مڵککەم بوو ئەمە پێش 10 ساڵ کەواتە پرۆژە هەیە بۆ بەرهێنانە پرۆژە هەیە بۆ نیشتەجێبوون هەموو پرۆژەکان و بەرهێنان و نیشتەجێبوون ینی جیازینی خەڵک کە دەکرێتن بۆ هەردوو شتەکە دەکرێتن بەس پرایۆریتی هەیە زیاتر بەس پێشتر قازانجێکی سریعتریان دەکرد چکە مڵککەم هەبوو دروستە بەس ئێستا 2024 بێحەت ژمارەی شوقە و خانوبەرە لە بازاردا هەیە تەڵەب لەسەری کەمترە من هەموو جار بە خەڵک دەڵێم تو ئەم مڵکە دەکڕی بەس پێش 10 ساڵ وەکو پێش 10 ساڵ بیر مەکەرەوە کە پاش 2 مانگێک سەر دەفتەرێکی بچێتە سەر پێویستی بەکاتە خێردەکەی لە چەند مەشروعێک حەسەب کواڵەتیوان بەس پرایۆریتەکە مدەدەمە نیشتەجێبوونەکە باشە تا چەند توانراوە لە بەرەو پێشچوونی کەرتی خانوبەرە لەو وە بەرهێنانی کە لە خانوبەرەیە کراوە کاریگەری هەبێ لەسەر بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان ئابووری چۆن دەبوژێتەوە ئەوەی کە من لێ شارەزابم توریزم سیاحە گەشت و گوزاری دەورێکی زۆر زۆری لەسەر ئابووری هەیە تەمامە لە هەولێر بەم چەند ساڵی ئاخیر حکوومەت دەرفەتێکی زۆری داوە بەم و بەرهێنەرەکان کە مەشروع دروست بکەن بەس ئایا چ تەئسیرێکی لەسەر ئەوە بکە گەشتار بۆ کوردستان ڕابکێشێتن زیاتر کڕیاری ڕاکێشەوە کە لە ناو خاونەکە دەبژێتن من هەموو جەر باسی ئەو نقطەیە دەکەم ئێمە دەتوانین لە ڕێگەی وەبەرهێنانی تایبەتەوە بێ ئەوەی حکوومەت یەک دیناری خۆی سەرف بکاتن
گەشتیارێکی زۆر بۆ شارەکەمە ڕابکەشین چونکە هەولێر کەونترین شاری زەرزەویە قەڵاکەمان 5000 ساڵە تا ئێستا شتێکمان لە دەور و بەری قەڵا دروست نەکردووە کە گەشتیار بۆ خۆی ڕابکەشیتن. من ئەگە سەفەری هەر وڵاتێک بکەم دەچم شوێنە سیاحەکان بدۆزمەوە چین و چ هۆتێلێک لە دەوریان هەیە یان شوقەیەک لە ئێربێمی بکڕم یان بچم لە کافەیەک لەوێ قاوەخانێک دابنیشم. ئێمە ڕابردوومان هەیە حازرەکەمان نیە. حازرەکەش حکوومەت لە جیاتی ئەوەی تو ئەرز بە مستەسمر بدەیت لە دووری شار دروست بکرێ دەوروبەری قەڵا هەموو جارێ باسیا و قسە دەکەم پارچە پارچە ئاسانیە شتەکە چکە ئەو مڵکان هەموو مڵکی خەڵکە دەبێت قەرەبوان بدرێتەوە بەس دەتوانانی دەست پێ بکەیت ئەکیدیشم لە بەرنامەی حکوومەتدا هەیە بەس باشتر دەبێت کە زووتر کارەکە بکرێت. بێگومان باشە کاک شەروان ئەوەندەی تۆ لە نزیکەوە ئاگاداری تا چەند خاوەن پرۆژەکان و کۆمپانیەکان ڕەچاوی مەتریاڵیان کردووە ئەو مەتریاڵی کە هەیە بۆ نمونە هەولێری پێناسرێتەوە بە هەمان ماتریال بیناکان دروستکەن نەکە دیکۆری بینایەک دروست کرێ ڕاستە پێویستەکە مۆدێرن بێ بەڵام ئەشبێت کەڵچەری شارەکان بپارێت ڕاستە دروستم لەگەڵت هیچمان نەکردوە تا ئێستا بەداخۆت من ئەگەر خەڵکی هەولێر نەبم بێگانە بامە چاو منیان داخست بە و لە هەولێر منیان دانابە من نەمدەزانی کەم لە شاری هەولێرم کە قەڵاکی 5000 ساڵی هەیە لەلایەک کلاسیکی ڕۆمانی یونانی دەبینم لەلایەک فۆل جام دەبینم هیچ شتێکمانیە کە پەیوەندی بە خودی قەڵاوە هەبێت وایە بازار لە دەور و بەری قەڵاوانە بەس ئەوە هەولێر شارێکی کەونە دەبی بکرێتە واجب لەسەر مستەسمرەکان هەر مەشروعی کە دروست دەکرێت شەرت نە بیناکە و قەڵا دروست بکرێتن بەشێک لە هەویەی قەڵاتی تێدا بێتن هەر هیچ نەبێت لە ڕەنگەکان ئێستا لە هەندێک مەشروع هەیە مەشروعکە مۆدرن دروست کراوە بەس هەوڵداوە نەفسی کۆدی ڕەنگەکانی قەڵای بەکارهێناوە ئەمە تا ئێستا دەست پێکراوە هەیە کەم دەبێت زۆر زیاتر بکرێت گلەیەکی زۆرمان هەیە مەسەلەن لە شارەوانیەکاندا لە ناو ببوورە گلەیەکان لەلایەن کێوە کرێ هاوڵاتی یاخود من وەکو یەکەم جۆر وەکو تاک وەکو ئەندازیار ئەو گلەیە دەکەم لەوانە خەڵک گلەیش لەم بکە بڵێت تو بۆ جێبەجێ ناکەیت چونکە من سڵتەم ئەوەم نییە کە جێبەجێ بکەم مەسەلەن شارەوانیەکان لە ناو شارگەڕەکەکانیان دابەش کردووە شتێکی زۆر باشان کردووە لەسەر وەرەقە هەمووی هەیە ئەم گەڕەکە ئەم دوو لەونە بەکاردێتن لەونی کەسکە لەونی زەردە لەونی قاوەیە دەوزع کراوە بەس ئەوە چۆن هەستی پێ دەکەیت کە لە ناو گەڕەکەکەدا بە پیادە هاتو چوودەکەی هەویەکەت لە بۆ دیار دەبێتن بەس وەرە بە تەیارە کە لەسەر هەولێر دەنیشیەوە بەس تانکەی سەربان دەبینی کە ئەو ڕەنگانە هیچ کاریگەریەکی نییە لە کاتێکە ئەکرا بیناکان کە دروستی شەکرێت بە هەمان ڕنگ و شێواز و تەلارسازی هەرێمی کوردستان کرا کە ئەمەندە جوانە لە ڕابردوودا تەلارسازی کوردستان ئەوەندە بە جوانی کراوە کە ئەگەر ئێستا بکرێتەوە هەمان شێوەیە کە لە چەندین وڵاتی بینین بەرەو پێش چوون بەڵام هەمان بینایان هەیە نمونەیەکی بەسیتت ببینمەوە وەزیران گرانترین گەڕەکی هەولێرە گەڕەکی وەزیران زۆر مەشروعی سەکەنیش بەبێ ناوهێنان لەو دەورە دروست کراون هەر شوقەیەک ڕووی لەسەر وەزیران بێتن سعری کەمترە بۆ چکە بەس تانکەی سەروان دەبینێت و بالمقابل گەڕێکی زۆر گرانیشە حکوومەت دیسان بە پارە سەرف نەکات بکرێتە فەرز و واجب لەسەر هەر خانووێک سەربانەکانیان سبغ بکەن تو ئایسۆلیشن هەر دەکەی ڕەنگێکی لێ بدە تو ئەو کات کە لە تیارەوەدا دەبەزی هەولێر بە ڕەنگا و ڕەنگی دەبینی ئێستا هیچ ناکە باشە ئەوەش هەرەکەوێتەوە سەرشانی ئەوەی ئەندازیاران کاک شێروان مزوری زۆر سپاس کە لەگەڵمان بووی دەستان خۆش بێ بەخێر بە هیوان کە بەردەوام ئەرکەکانتان لەو بوارە چڕ بکەنەوە کە کەڵچەر و دیمەنی شار هەوڵی خۆمان دەدەین زۆر سپاس بەخێر هاتن